بەرپرسانی تەندروستی سلێمانی هۆشداری دەدەن لە هەڵکشانی ئامارەکانی توشبوون و گیان لە دەستدان بە پەتای کۆرۆنا و ڕای دەگەیەنن هەرێک لە نەخۆشخانەکانی شەهید تاهیروالی و نەخۆشخانەی ئاسا جمهوری و شەهید ئاسۆی چاو نزیک دەبنەوە لە پڕبوون. ئاماری توشبوان لە پارێزگای سلێمانی نزیک دەبێتەوە لە 400 حاڵەت کە زۆرینەیان لە شەپۆلی دووەمی کۆرۆناوە تووشی پەتاکە بوون. نزیک بە 20 نەخۆش دۆخی تەندروستیان چێکی نییە و پێویستیان بۆ ئۆکسیجینە. ئەم داتایانە داتای حەقیقین و ڤایرۆسەکە هاتوۆتەوە ناومان کە بۆ ماوەیەکی زۆر ماوەیەکی باشی بێدەنگی ڤایرۆسەکە بە خۆشحاڵیەوە نەمابوو، بەڵام ئێستا بەداخەوە هاتوۆتەوە کە هاتوۆتەوە ئیتر لە ڕێی ئێرانەوە بێ لە ڕێی عێراقەوە بێ لە بەغاوە بێ نازانین. ئێستا هاتوۆتەوە لە ناو کۆمەڵگاشا بڵاو بۆتەوە تا سەرچاوی نادیاری ڤایرۆسەکەشمان هەیە. یان نیشانەدار زۆرترە بە حکمی ئەوەی کە نیشانەی هەیە خۆی دێت نمونە ئایا جاری پێشوو بە پێچەوانەوە ئێمە ئەگەڕاین بە دوای ڤایرۆسەکەیە و لە هەمان کاتشا زۆرجار لە نەخۆشخانە تووشی هەندێک نیشانە ئەبوو دواتر باشە بۆەوە. لەبەر ئەوە بەڕاستی بابەتی توندی و هێواشی ڤایرۆسەکە پەیوەندی پێم وابێ بە ژمارەوەیە، هەتاوەکو ژمارەی توشبوون زیاتر بێ ژمارەی ماندووەکان و ژمارەی نیشانەدارەکان زیاتر بێ و بەداخەوە ژمارەی مردوەکانی شەر زیاترە بێ. زۆربەی پشکنینەکانی کۆرۆنا ڤایرۆس لە تاقیگەی سەرچنار ئەنجام دەدرێن. ئەم پزیشکە کە لە نێو تاقیگەکەدا کار دەکات دەڵێت ئەنجامەکان ڕاستەقینەن و ئاماری ترسناکەیە لەسەر توشبوونی ژمارەیەکی زیاتری هاوڵاتیان. خۆی گشتی بە هەموو تەمەنەکانی تایە بە زیاتر یاین لەسەر و 40 ساڵەوە تایەتی تا 75 تا 80 ساڵیشی تایە. ئێمە کۆی گشتی زیاتر لە 50 نەخۆشمان نیشانەی نەخۆشیەکەیان بە سەختی تیا دەرکەوتووە و ئەوانەی تریشیان مامناوەند و هێواشن و ژمارە زۆرەشی کە لە شوێنی کەرەنتینەکان ئێستاوەکو نەخۆشی بێ نیشانە دیاریکراون سەر و ساڵ و شتێک نەخۆشە تەسەوڕەکەم گەشت بێتە 150. لەبەرەوە ئێستا ئێمە وردە چاودێری ئەم بارودۆخاکەینەوە خۆمان ئاماداکەین بۆ پلانی تر ئەگەر خوانەخواستانە خۆش زیایی کرد بتوانین خسخانەی تریش دابینکەین بۆ ئەو نەخۆشانەوە. جگەل لەوەش ئێمە لە بەڕێوەبەتی گشتی تەندروستی پێشمەرگە ئەوانیش نەخۆشخانەی ئاسایان هەیە کە 65 نەخۆش لە خۆیگرێ پێی دو ئامارەکانیان 60 نەخۆشی تایە لای ئەوانیش. هەرچەندە هۆکاری شەپۆلی دووەمی کۆرۆنا ڤایرۆس دیار نییە، بەڵام دەوترێت لە ڕێگەی مەرزەکانی ئێران و ناوەڕاست و خواروی عێراقەوە گەیشتۆتە پارێزگای سلێمانی. ئەم جارە زۆر خێراتر و کوشندەترە لە جاری پێشوو. پابەند نەبوونی بەشێکی زۆر لە هاوڵاتیانیش بەهۆی ئەو بارودۆخە ئابووریە سەختەی تێکەوتون هێندەی تر مەترسی تەشەنەسەندنی پەتاکەی زیاتر کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.